بناوی خوای بەخشندە و میهرەبان فەرموودەی ژمارە 27 نوری چامان پێغەمبەر صلى الله عليه وسلم فەرموویەتی أدي الأمانة إلى من ائتمنك أدي الأمانة إلى من ائتمنك ولا تخن من خانك کاتێک کەسێک تۆی بە ئیمیندار داناوە ئەمە واتا کوردیەکەیەتی سپاردەکەی بۆ بگەڕێنەوە خیانەتیش لە کەسێک مەکە کە خیانەتی بەرامبەر کردویت ناپاکی بەرامبەر بە ناپاکی وەڵام نادرێتەوە پێش ئەوەی کە بچینە خزمەتی ئەم فەرموودەیە بیرتانە خەمەوە بەبێ ئەوەی ناوەڕۆکی فەرموودەیەکی تر بڵێم عەزێت نەبێ سێدێکی فەرموودەی ژمارە 4 بکەن زۆر گرینگە کە ئێستا ناوەڕۆکی فەرموودەی ژمارە 4تان بیر مابێت لەم کاتانەیە کە گەیشتونتە کۆتایی پرۆگرامەکە پێویستیتان پێ بێ بەدڵنیاییەوە بەڕێزان بۆ ئیسفادەی زۆرتان لەم فەرموودەیە عەزێت نەبێ سێرێکی فەرموودەی ژمارە 13 بکەن لەگەڵ فەرموودەی ژمارە 20 بەڕێزان کاتێک کەسێک خیانەتی لێ کردویت لەبری ئەوەی بیکەی بە هەڵاو بیکەی بە هەراو بیکەی بە دوژمنایەتی ئەوە پێویستە ئەخلاقە جوانەکانی موسڵمانەتی بیرخۆت بخەیتەوە کە یەکێ لە گرنگترینیان بریتیە لەو ڕاستپاردەی کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم فەرمێ تووڕەیی خۆت بگریتەوە هۆ تا خوای گەورە وەصفی و کەسانەی کردووە کە تووڕەیەکانیان ئەگرنەوە والکاظمین الغیظ نەیکەن بە شەڕ و تووڕەی و مەزم و هەرا لەم لاشەوە هەر لە بەرتان کردووە فەرموودەی ژمارە 20 کە پێغەمبەری خوا صلی الله عليه وسلم باسیەکە من استغفر للمؤمنین والمؤمنات لەبری ئەوەی دوعای لێ بکەی دوعای بۆ بکە چونکە بە دوعا لێکردن هیچ دەست ناکەوێ بەڵام بە دوعا بۆکردن ئەجری زۆر گەورە دەست ئەکەوێ ئەوە تا لەو فەرموودەشا باسمان کرد ئەم هەموو فریشتەیە دوعات بۆ ئەکەن هێندەی ژماری ئەو کەسانەی کە دوعایان بۆ ئەکەی خێرت بۆ ئەنووسرێ بۆچی تۆ خۆت گوناحبار ئەکەی کاتێک کەسێ بەرامبەر هەڵەیەکی کردووە بۆیە خوای پێغەمبەری خوا صلی الله علیه وسلم فەرموویەتی ولا تخن من خانك خیانەت لە کەسێ مەکەرەوە کە خیانەتی بەرامبەر کردووی هەڵە بەرامبەر هەڵە جواب نادرێتەوە خراپە بە خراپە وەڵام نادرێتەوە سیفاتی بەرزی موسڵمانانە ئەوەیە کە چاکە بکا بە وەڵام بۆ خراپەی خەڵکی کێ ئەتوانێ ئەو پلەی بەرزە بەدەست بێنێ بێگومان هەموو کەس ناتوانێ بەڵام هەموو کەسیش مافی ئەو ئەجرە بەرزانەی نییە کە لە جێبەجێکردنی ئەم فەرموودانەدا دانراون بۆ من بۆیە ئەگەرێتەوە موسڵمانێکی دەرەجە بەرز بی لای خوا پلەت بەرز بێ لە بەهەشتا چونە باشتە ئاسان و خێرابی وەک بڕاق بفڕی بەرەو دەرەجە بەرزەکان و فیردەوس کاتێک ئەمانەتت لادانرا بیگەڕێنەوە و کاتێکیش خیانەتت لێکرا هەرگیز بیر لەو نەکەیتەوە خیانەت بکەیتەوە بەرامبەر ئەو کەسانە هەرگیز والسلام عليكم ورحمة الله وبركاته